سلام علیکم بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری زنجیرەی ئیسلام و پەرستاندن. لەم ئەڵلقە باز لە ڕووداوێکەکەین کە لە با بڵێن لە قورئانی پیرۆز ئاماژەی پێدراوە، ئەویش ڕووداوی مەسخە، با بڵێن گۆڕان، وە چ پەیوەندیەکی هەیە بە پەرستاندنەوە. چەند ئاەتێکمان هەیە دەربارەی ئەم ڕووداوە کە باز لە بەشێک یاخود کۆمەڵێک لە بەنی ئیسرائیلەکە کە لە ڕۆژی شەمەیە کە ئەبوو پشوو بن و با بڵێن کار نەکەن و ڕاو نەکەن، دەست درێژیەکەن و دەستەکەن بەڕاوکردن. جا بۆی خۆی گەورە با بڵێن سزایانەیەت و ئەیان کاتە مەیمون. ئەم دوو ئاەتەی سەرەتا باز لەواکە کە چۆن لە ڕۆژی شەمایە با بڵێن تعداکەکەن و دواتریش خوای پەروەردگار ئەیان کاتە مەیمون. لە ئاەتی سێمیانە کە سوورەتی مائیدەیە ژمارە 60 خوای پەروەردگار باز لەواکە کە چۆن غەزەبی لێکردن و کردی نیە مەیمون و بەراز و عەبدی تاغوت، واتە لەم ئاەتە بەرازیش دیار بێت کە ئەوانە بوونەتە مەیمون و بەراز. لەبارەی ئەم گۆڕانەوە کە ئەم مرۆڤانە کرابێتنە مەیمون و بەراز، زۆرینەی مفەسیران لەگەڵ ئەوەیان کە ئەمە گۆڕانێکی فیزیکی جەستەیی بووە، واتە هەر لە ڕووی جەستەییەوە ئەمانە لە مرۆڤ کراونەتە مەیمون و بەراز. بەڵام یەکێک لە لێکدەرەوە با بڵێن بەناوبانگەکان مجاهیدە ئەڵێ چی؟ ئەڵێ گۆڕانێکی فیزیکی نەبووە، بەڵکو ئەوە با بڵێن دڵەکانیان بۆ گۆڕاون و بەراوردێکا بەچی بەراوردێکا بە وایەتی قورئان کە خوای گەورە هەر لە باسی بەنی ئیسرائیلە کە عولەماکانیان با بڵێن هەڵگری زانست بوون، بەڵام کاریان پێ ناکرد، وەک نمونەی و گوێدرێژانەیە کە با بڵێن یەک دنیا کتێبی لێبەستی، یەک دنیا علمی لێبەستی، بەڵام هیچ سوودێکی نەبێ بە گوێدرێژەکە. جا مجاهید دەڵێ ئەم گۆڕانە، ئەم ڕووداوی مەسخە هەر وەکو ئەم ئاەتەیە، واتە شتێکی فیزیکی ڕووی نەیەوە، بەڵکو با بڵێن وەک مێتافۆرێکە. جا لێرەیە دووچاری ڕخنەبووە تۆ مجاهید، وەک ئیمام تەبەری کە ئەڵێت زاهیری ئاەتەکان بازەواکەن کە گۆڕانەکە جەستەیی بووە، یعنی تۆ بەڵگەت پێویستە بۆ ئەوەی کە بۆچی ئەم ئاەتە بە زاهیر وەرنەگری. طبعاً قسەش دروست و ڕاستە، بەڵام ئیمام رازی ئەڵێت با بڵێن ڕاکەی مجاهید بەو شێوەیە نییە کە یعنی ئاوا دووچاری و ڕەخنە بێتەوە، بەڵکو تێڕوانینەکەی لەگەڵ با بڵێن بەکارهێنانی مێتافۆر لە زمانی عەرەبیە یعنی گونجاوە تا حەدێک. بچینە باسە گرنگەکە کە پەیوەستە بە پەرەسەندنەوە، ئەوەیە ئێمە زانین یعنی لە ڕووی زانستیەوە بەراز و مەیمون وەک هەر ئاژەڵێکی تر با بڵێن بە هۆکارێکی سروشتی ڕوویداوە، یعنی ئەوە نییە بڵێ لە مرۆڤ هاتبن. باشە، جا فەرمودەیەکمان هەیە کە وەڵامی ئەو با بڵێن لێکدەرەوانە ئايات کە پێیان وایە یاخود پێیان وابووە مەیمون و بەرازەکانی ئەمڕۆ لەنەوەی ئەو کەسانەی بەنی ئیسرائیلن کە بوونەتە مەیمون و بەراز، یعنی وەک بڵێ ڕەچەڵەکی مەیمون و بەرازەکانی ئەمڕۆ بریتی بێت لەو مرۆڤانەی بەنی ئیسرائیل. بەڵام ئەم فەرمودەی کە دامناوە بە تەواوی ئەم تێڕوانینە باڵێن بە هەڵا خاتەوە. فەرمودەکە ئەوەیە کە لە صحیح مسلیمە هاتووە، پیاوێکە پرسێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئایا بەراز و مەیمونەکان ئەوانەی ئەمڕۆ هینی ئەو ڕووداوی مەسخەیە، واتە ئایا نەوەی ئەوانن یاخود نا؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵام ئاڵێکی خوای پەروەردگار هیچ نەوەیەکی لەوان بەجێ نەهێشتووە، واتە کاتێک ئەو ڕوودا ڕوویاوە تەواو نەوەیان نەبووە، خۆیان مردوون و دواتریش هەڵەچی مەیمون و بەرازەکان هەبوون پێشتر وەک هەر ئاژەڵێکی تر ئەوانیش هەبوون، واتە پەیوەندیان نییە بە مرۆڤ یاخود ڕەچەڵەکیان لە مرۆڤ هاتبێ. ئەم فەرمودار خۆی بەسە بۆ با بڵێن کۆتایی پێهێنان بۆ بابەتە. بەڵام هەر وەکو وتم هەندێک لە لێکدەرەوەکان وەک ئیبن قوتەیبە و ئیبن عەرەبی هەندێک فەرمودەیان ئاماژە پێیاوە بەوەی کە وەکو پشگیریەک بۆ تێڕوانینەکەیان کە بۆچی بەراز و مەیمونەکانی ئەمڕۆ لەنەوەی ئەوانن. فەرمودەیەکیان لە صحیحی مسلیمە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ضەب ئەهێنن بۆی. ضەب بە کوردی بزنمژەیە،
بۆی هێنن بیخوا ئەویش نایخوات ئەڵێ لا ئەدری لعله من القرون الأولى التي مسخت ئەڵێ نازانم ڕەنگە ئەواتە نایخوا ئەڵێ چونکە لەوانێ لەو سەردەمانەی پێشوو بێ کە بەڵێن ڕووداوی مەسخەکەیان بەسەرا ڕوویاوە. فەرمودەیەکی تریان هەیە کە ئەبوو هورەیرا گێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێت کۆمەڵێک لە بەنی ئیسرائیل وەک بڵێ ون بوون نازانم چیان بەسەر هات و نایان بینم ئیلا وەکو مشکێک نەوێ و ئەبینن کاتێک شیری حوشترە خەیتە بەردەمیان نایخۆنەوە و کاتێک شیری مەڕ خەیتە بەردەمیان ئەیخۆنەوە. یعنی لەم فەرمودە بە مشکیش دێتە ناو باسەکەوە. جا لەبارەی ئەم دوو فەرمودەوە ئیبن حەجەر با بڵێن کۆمنت و قسەی خۆی هەیە ئەڵێ چی ئەڵێ زۆربەی زانایان وەڵامیان داوەتەوە کە پەیامبەری خوا درودی خوا لەبێ ئەم قسانەی پێش حەقیقەتی دابەزینی وحی کردووە واتە هێشتا ئەو ئاەتانە هێشتا حەقیقەتی باسەکە خۆی پەروەردگار بووی وحی نەکردووە وەکو تەنها وەک مرۆڤێکی تر بیستوێتی باشە واتە پێش حەقیقەتی وحی ئەم قسانەی کردووە. جا بۆیە پەیامبەر دوودی خوا لەبێ شتەکانی بە دەرئەنجام و نەوتووە هەر بینیتان لەو دوو فەرمودەی ڕابردووە یعنی شتەکان وەکو وحیەک ناڵێ بەڵکو وەکو بە شێوکی نادڵنیاییەوە وەکو تێڕوانینێک باسیەکە وەکو گریمانە و ئەگەرێک باسیەکە ئەڵێ ئەمەش جیاوازە لە نەفیکردن کە بە دەرەنجامانە بیڵیت. ئەم یەک دقیقە ئیبن عەرەبیە هەڵە نەبم ئەویش وەکو بڵێ بەڵگەیەک بێنێ بوو بەڵگەیەکی تر بێنێ بۆ تێڕوانینەکەی ڕیوایەتێکە کە عەمری کوڕی مەیمون کۆمەڵێک مەیمونی بینیوە کە بە حساب ڕەجمی مەیمونێکی تریان کردووە چاڵێکیان بۆڵ کردووە و دواتر ڕەجمیان کردووە واتانی ڕەفتاری بینیون کە لە ڕواڵەتە وەکو با بڵێن ڕەجمکردن بوو بێ لە بریەوەی یاخود وەکو سزایەک کە زینایان کردبێ. لەم بارەیەوە ئیبن حەجەر ئەڵێ چی ئەڵێ هیچ پێویست نییە لە ڕووداوێک و کە لە زینا و ڕەجمکردن چوە لە ڕواڵەدا بین بڵێن ئەمە بەڕاستی حاڵەتی زینا و ئەنجامدانی حەدەکە بووە بەڵکو تەنها بەم شێوەیە باسی کردووە لەبەر ڕواڵەتەکە لەبەر ڕواڵەتی با بڵێن ئەو ڕەفتارانەی مەیمونەکان. جا بۆیە هیچ حساب و حکمێک جێبەجێ ناکرێت بەسەر ئاژەڵانە. طبعا ئەمەی کە عەمری کوڕی مەیمون بینیوێتی تەفسیر و لەگدانەی خۆیەتی هیچ پەیوەندیەکی نییە بە بڵێن بەندەقەکانەوە بەوەی کە ئاخۆ ئەم مەیمونانە لە بەنی وەک بڵێنەوەی بەنی ئیسرائیل بوو بن و حکومە با بڵێن حکومە تەوراتیەکەیان جێبەجێ کردبێت کە ڕەجمی زیناکەریان کردووە یعنی هیچ بەڵگەیەک نییە بۆ ئەمە. جا بچینە دەرەنجامی بابەتەکەوە ئەوەیە کە ئەو دوو فەرمودەی ئەو لێکدەراوانە بەکاریانە هێنا وەک بەڵگەیە کە مەیمون و بەرازەکانی ئەمڕۆنەوەی ئەو ڕووداوی مەسخەبن ئەوەیە کە پێش دابەزین و حەقیقەتی وحی پەیامبەری خوا فەرموویەتی چونکە هەر وەکو لەم فەرمودەیە کە لە بەردەمانە بەڕوونی ئەو با بڵێن پرسیاری ئەو کابرایە وەڵامەیاتەوە ئەڵێ ئەو ڕووداوی مەسخە هیچ نەوەیەکیان بە دوای خۆیانە جێ نەهێشتووە و پێش ئەوەش مەیمون و بەراز هەبووە. یعنی هەرم فەرمودە بەسە بۆ بڵێن بە هەڵەخستنەوەی ئەو تێڕوانینە تەنانەت ئەگەر لە حاڵەتێکیشە وەکو ئەگەریەک با بڵێن ئەو فەرمودە ڕاست بێ یعنی هیچ بەڵگەیەکی لێوە دەست ناکەوێت لێوە دەستمان ناکەوێت کە بڵێن مەیمون و بەرازەکانی ئەمڕۆنەوەی ئەوان بن یعنی ئەکرێ مەیمون و بەراز هەر هەبوو بێت پێشەوە باشە ئەمانیشە و ڕووداوی مەسخەیان بەسەرا هاتووە و بە شێک لەنەوەکانیان ئەمڕۆبوونی هەیە یعنی بە هیچ شێوەیە وەکو بەڵگەیەک بەکار ناهێنرێ بۆ ئەوەی کە ڕەچەڵەکی مەیمون و بەرازەکان بریتی لەو مرۆڤانەی بەنی ئیسرائیل کە ڕووداویان بەسەرا هاتووە. لێرەوە طبعا ئێمە نازانین دەربارەی و مەسخە ئایا مەسەلەن کە خۆی گەورە کە ظاهیری بابەتەکان وەرەگریت طبعا ئەو ڕایە بەخۆترەکە گۆڕانەکە فیزیکی بووە لە ڕووی جەستەیی گۆڕاون بەڵام نازانین ئایا بوونەتە چ جۆرە مەیمونێک یا ئایا جۆرێکی تایبەت بووە یاخود چ جۆرێک بووە هیچ یعنی بەڵگەیەک نییە لەسەر مەسەلانە. جا هیوادارم بابەتەکە ڕوون بێ و ئەم باسە یعنی هیچ کێشەیەک دروست ناکا بۆ ئەوەی کە ئایا
ڕەچەڵێکی مەیمونەکان چین، ڕەچەڵێکی بەرازەکان چین، بەڵکو هەر وەکو فەرموودەکە بەڕوونی باسیەکە ئەو کەسانە تەنها خۆیان بوونەتە مەیمون و بەراز، هیچ نەوەیەکیان بەجێ نێشتووە و مەیمون و بەراز پێشتر هەبوون. ئەو سەرچاوانە کە هەم بۆ ئاماژە بۆ فەرموودەکان و هەم بۆ شەرحەکان بەکارم هێناوە. سەرچاوی یەکەمیان سەرچاوەیەکی سەرەکیە، سوودم لێ وەرگرتووە، ئەتوانن خوێنەری بن. ئەگەر هەر پرسیارەخنێکە بوو ئینشاڵڵا بینووسن لە کۆمنت. خواتان لەگەڵ بێ.